بۆ ساڵی چوارەم لە شاری هەولێر ڤیستیڤاڵی هەنار و بەرهەمە کوردەواریەکان کرایەوە لەگەڵ دەستپێکی کردنەوەی پێشانگاکە خواستێکی زۆر بەدی دەکرا لەلایەن هاوڵاتیانەوە بۆ بەرهەمە خۆماڵیەکان بەتایبەت هەنار. هاوڵاتیانیش گازندەی ئەوە دەکەن کە نرخی بەرهەمەکان بەراورد بە بازار گرانترە. گازندەی ئەوەشیان هەیەکەوە بەشێک لە بەرهەمەکان هی دەرەوەی کوردستان و لە ڤیستیڤاڵەکەدا ساغ دەکرێنەوە. ڤیستیڤاڵەکە بە ناوی هەناریە ئەوە وەکو ئەوەیە گەڕەش سەیداوە هەیە لە هەولێرێ ڕواناکەم سەتایشی سەید بیتن گەڕەکەش بە ناوی سەیداوەیە. ئێرە ڤیستیڤاڵی هەنارە بەس هەست دەکەم قۆڕەخکاری تێدایە بەس کاک ئازاد ڕێز و احترام لەبۆ هەیە ئەو لە ڤیستیڤاڵەکە بەشدارەکە بە چەند لۆریەک چەند بارهەڵگرێک کە هەناری هینایە کە ڕێژەی هەنارەکە زۆر زۆر کەمەش ئەو شتانی نێر دەفرۆشتێ بە تعداوە دەرێم لەوانەیە بەلایکی 150 ئەستن عێراق و کوردستانی ژنیا جیز لە ئەمریکا و لە شیلی هاتێ ئەلێرە بەم دەرە جێزی هەورەمان کاکە جیزی هەورەمان بە چەکفی ناشێت جیز مادەم هەنداو دەست ناشکاندت معالە ئەو جیزی مەبیتن جیزی مە ڕقە بەتامترە بەس ڕقە شتەکانیشان گرانە ئەمن تازەوەکو تعلیقش بە سوحبەت گوتم ئەگەر 2 ساعت کە ڤیستیڤاڵ بکرێ ڕەنگە بەس فرۆشار لێرە بینی کڕیار نەبینی یەکەم لە برو شتیان گرانە دووش ئەو قەیرانێکە هەیە ئەو درە ڕاوچێ و بێموچەیی کە هەیە دەوری 100% هەیە لە ڕاستیە ئێمە وەکو خۆمان هیچ شتێکی تێ ناکەین هەر بە سروشتی خۆی ئەو هەنارە خەسە بێتەوە لەسەر ئاگر ڕاستە هەنێک کەس هەیە دۆشاویە توی تێکا بۆ ئەوەی شیرین دەرچێ یاوتا لیمەندۆزی تێکا لەبەری زووتر خەس بێتەوە یا ئێستا زۆر جار نیشاستی تێەکەن ئەڵێ مەحەلەوی شتی وا دروستەکەن بەنسبەت بەربوومە وشکراوەکان نمونەیەکێک لەوانە هەنجیرە هەنجیر خۆی بە تەڕی بەربوومێکی خۆشە خەڵک زۆر حەزی پێیەکە جا بۆی هەڵبگیرێ و بمێنێتەوە بە شێوازێکەوەی کە تامێکی خۆش باو و بژمێنێتەوە هەنجیرەکە وشک ئەکرێتەوە و هەڵ ئەگیرێت خراپ نابێ خەسار نابێ بۆ یەکێک لەو نمونانە هەنجیرەوە زیاتر بەربوومی خشت تریشمانەیە. ئەو فیستیڤاڵە تا ڕۆژی شەممە بەردەوام دەبی. لای خۆشیەوە پارێزگاری هەولێر لەبارەی کردنەوەی ڤیستیڤاڵەکە دەڵێت کاک ئازاد بیرۆکەکەی خستە ڕوو ئێمەش پشتیوانیمان لێی کرد لە داهاتوودا ڤیستیڤاڵێکی تایبەت با بەرهەمەکانی هەنگیش دەکرێتەوە. ئێمەش وەکو پارێزگای هەولێر کاتێکە و بیرۆکەیە کاک ئازاد جارێکی دیکە بیرۆکەکەی خستە ڕوو بێ لە هەولێر بیکاتەوە ئامادەیمان دەربڕی دوای ئەوە ژمارەیەکی دیکە جوتیار چ لە هەڵەبجە چ لە ناوچەکانی دیکە چ لە سنووری خۆشمان وەکو پارێزگای هەولێر ئەو داواکاریان هەبوو ئێمە لە 3 هەفتەی ڕابردوو لە شەقلاوەش لە بۆ بەربوومەکانی ئەو سنوورە لە سنووری قەزای شەقلاوە و حەریر ئەو فیستیڤاڵە ئەنجام دراوە ئێستا بەڕێوەبەرایەتی گشتی کشتتوکاڵی هەولێر بەرنامەیەکیان هەیە لە ئایندەیەکی نزیکدا فیستیڤاڵێکی دیکە تایبەت بە بەرهەمی هەنگ و بە هەنجوین ئەنجام دەدرێت. بڕیار وایە ڤیستیڤاڵی هەنار لە شاری هەولێر ماوەی 3 ڕۆژ بخایەنێت و ڕۆژانی 8 و 9 و 10 تشرینی دووەم بەردەوام بێت و لە کاتژمێر 8 بەریبەیان تاوەکو 8 شەو بەڕووی هاوڵاتیاندا کراوە دەبێت. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.